عزیزان و خۆشەویستان، دیار بوو لەو باسەی کە کورتە باسێک کە دەربارەی قسەکانی مەلا بەختیار وەڵامدایەوە، وەڵامێکی زۆر کورت، کاردانەوەیکی زۆری لێ بووەوە، نامەیەکی زۆریشم بۆ هات لەسەری کە دیارە لە کاردانەوەکان وا تەسەورەکەم لە ئازایەتی من نییە، لە زیرەکی یاڕێکی وەڵامەکانیش نەبێ. گومانی زۆرم بۆ ئەوە چێت کە لەبەرەوەی خەڵک زۆر ڕقیان لە مەلا بەختیارە تەئیدی ئەوەی منیان کردوێ. ئەجنا بە شێوەیەکی گشتی ڕەنگە ئیسلامیەکان هەندێک لەوانە زۆر متعاتیف بووبن لەگەڵ منە، بەڵام وا تەسەورەکەم زۆرینەی خەڵکێکی تر کە هەر لە ڕقی ئەو ویستبێتی لایک بکە، ویستبێتی بڵاوی کاتەوە یا شتێکی لەو بابەتە، چونکە کاتی خۆشی کە چەند جار لەگەڵ شەوکەتی حاجی موشیردا ئەنیشتین، زۆر زەمی ئەم مەلا بەختیارەیە کرد. هەرچەند ئێمە یەکەم جاریش بوو دائەنیشتین و لەناو گەرمەی شەڕا بوو، بەڵام باسی ئەکرد، زۆر جار باسی مەلا بەختیاریە کرد و هەندێکیش یعنی بەگاڵتە پێکردنا کە ئەمەش وەکو مەلا بەختیاری ئێمە ئاوان باسە کردەوە.